ئاسانەم ماوا و تریفە و غەریبین ڕۆژیارم کز و دووری حەبیبین ڕێشاڵە و خەمی یاوارە تا ناخ دەڵێیت چەمەڕا و بەش و نسیبین ئازیزانی بانیژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دڵخۆشم کە لەگەڵتانم لە پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ و ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی بانیژە بۆ گفتوگۆ دەربارەی باسوخواس و پرس و بابەتگەلێکی تایبەتی ئەدەبی بۆ ئەمڕۆ لە شاری هەڵەبجەی خۆشەویستم بە خۆشحاڵیەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هومایون ساحب نووسەر و ڕۆشنبیر و توێژەری دنیا ئەدەبەکەم کە خاوەن دەقگەل و نووسینگەلێکی زۆر تایبەت و کتێبگەلێکی زۆر تایبەتە لە بواری ئەدەبیاتە لە نمونەی تەڵانە ئەدەبیەکان و شریعەتی میل و هەڵەبجە یار و چەندین بابەت و نووسین و لێکۆڵینەوەی بەپێز گفتوگۆکەین دەربارەی پرسی ئەدەبیات لە هەوراماندا زۆربەی جار ئەدەبیاتی هەورامان بە جۆرە لە جۆرەکان وا ناسراوە کە پێ بوترێ ئەدەبیاتی ماچۆ یا ئەدەبیاتی گۆرانەکان یا ئەدەبیاتی شێوەزاری هەورامی یا ئەدەبیاتی هەورامیەکان هەندێک جاریش بەشێک لە ئەدەبیاتی ڕۆمانتیکی کوردی داگیرکردەوە پێی دەوترێ ئەدەبیاتی ڕۆمانتیکی کوردی لە نمونەی وەلی دێوانە و خانای قوبادی و بێسارانی و سەیدی و زۆرێکی تریش دەهێنێتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و بنەماکانی ئەمە دەبیاتە و ڕوانینی شاعیرانی ئەمە دەبیاتە و دیرگای شاعیرانی ئەمە دەبیاتە و نمونەگەلی وەکو سروشت و ژن و کاریگەری ئەمە دەبیاتە لەسەر ئەدەبیاتی دوای خۆی بە خۆشحاڵیەوە گوتم لەگەڵ مامۆستا هومایون ساحب گفتوگۆکەم مامۆستا سڵاوی لێبێ و بەخێر بێت سڵاو بۆ ئێوەی خۆشەویست ئێوە بەخێربن سەر چاو هیوادارم ئەوەی لە خزمەتانە بێت بتوانم لە ئاستی پرسیار و شەنوکەی وەڵامەکان لە ئاستی پرسیار زۆر سپاس مامۆستاگیانە ئەدەبیاتی کە وەک لە پێشەکی شاماژم پێ زۆر جار بە ئەدەبیاتی ماچۆ ناوەبرێت زۆر جار بە ئەدەبیاتی شێوەزاری هەورامان ناوەبرێت زۆر جار بە ئەدەبیاتی گۆرانەکانیش ناوەبرێت وەکو چۆن لە ئەدەبیاتی با بڵێن بەشە سۆرانەکە زۆر جار پێوتە ئەدەبیاتی کرمانجی خواروی ئەدەبیاتی کرمانجی ناوەڕاست یا ئەدەبیاتی سلێمانی یا ئەدەبیاتی قوتابخانەی بابان هەندێک جار لای هەندێک لە نووسەرەکانیش ناویان ناو قوتابخانەی نالی و هاوڕێکانی بۆن من لای توێژێرگەلی وەکو دکتۆر حەمەنووری کاکی و زۆر کەسی تریش گرنگە ناوێک بۆ ئەم ئەدەبیاتە یان ناوەڕۆکە گرنگە یان تۆ پێ دوایە ناوین چی لێ بنین یان چۆن ناونشانێک بۆ ئەم ئەدەبیاتەدا بنین جیاوازی ناوەکان ڕێزگرتن واجبەکە لەسەر ڕای هەموو بۆچوونەکان وەڕاستی و بێ هەموو بۆچوونەکان ڕێزیان لێ بگیرێ بەڵام بۆ بەلای منەوە ناوەڕۆکەکە گرنگترەوە ئەڵێن کە ئەدەبیاتی گۆران بۆ نمونە تا ساختکردنەوەی ناوێت کە لایەنێکی معنی و ئەکادیمی بیکا مەسەرەن کۆڕێکی زانیاری ئەکادیمیای کوردی بە پرس و ڕا لە ڕێگەی ڕاپرسیەوە ڕێکەون لەسەر ناوێ ئێمە معلومە کە باز لەوە دەبیاتەکەی نیازمان لەکوێ نیازمان لە جۆرە ئەدەبێکە ئەو ناوانەیش هەیەە دەلالەتی شوێنی هەڵگرتووە یانیان دەلالەتی زاری هەڵگرتووە و هیچیانە دەلالەتی زمانێکی ئەدەبی وەرگرتووە بڕای من ئەوەی کە گۆرانە زیاتر ئەدەبەکەیە زمانە ئەدەبیەکەیە نەک ناوچە یا لەهجە یا بنزار چونکە ڕوبەرەکە فراوانترەکە بە بڕای من ئوستاز ئەو خەسڵەت و تایبەتمەندیانەی کە ئەو کۆمەڵە شاعرە مەبەسمان لە شاعرانی کۆنانی لە شاعرانی سەردەمی ئەوسای ئێمەیە ئەو خەسڵەت و تایبەتمەندیانە چین کە هەمویان بەیەکەوەکو ئەکاتەوەکو قوتابخانێکی ئەدەبیان لێکە بە نمونە سەیدی و مەولەوی و بێسارانی چی کۆیانەکاتەوە خانەی قوبادی مەسەلەن با بڵێن ئەمانە چی بەیەکەوە کۆیانەکاتەوە خاڵی هاوبەشیان چییە دیدگا و ڕوانینیان ئەوەی کە وای لێ بکەن کە وەکو قوتابخانەیە وەکو دەستەیەکیان وەکو بە جۆرە لە جۆرەکان وەکو پێڕێک لە شاعر کە بەیەکەوە ئیشان کرد بێ نایبەرین لە ڕووی فۆرمەوە لە ڕووی فۆرمی ئەدەبەکەوە ئەمانە پەیڕەوی کێشگەلێکی تەبایان کردووە بە مۆسیقای ناوچەیی و ئەدەبی فۆلکلۆری میلی و زاید گۆرانی هەر لە سەرەتای لەدایک بوونەوە چەند نمونەیەکی عروزی لێ دەرکەی کێشی عروزی چەند نمونەیەکی تاک و تەرا لە کۆی گشتی جوگرافیای ئەدەبەکەدا هەیە ئەمە لە ڕووی شکل و فۆرمەوە لە ڕووی جیهانبینی و تێڕوانینیانەوە سروشت لای ئەمانە ڕوبەرێکی زۆر گەورەی داگیر کردووە و خۆشەویستی و عێشق و ژیان دۆستی بە تایبەتی حتا لای شاعرە عاریفەکانیش کە بۆ خۆیان لە دەرگای مردن ئەیەن مردنێک بێزار نابیت لە باسکردن و لە خواستی مردنەکە لە ناو ئەدەبیاتی ئەوانەدا و تەنانەت پیریش بە باخچە و بە گوڵ و بە بەوانە تعبیری لەیەکرێک ئەمانە لە ناو ئەدەبیاتی تردا لەوە چێ بەرکەوتیان جۆرێکی کە بێ و تەرکیبە دروستکردنەوە ئەو زمانە مشتەرەکەی کە لە ڕەهندێکی بڵێن کشت و کاڵی یا ئاژەڵداریەوە سەرجاوایەگرێەوە ئەمانە توانیویانە خەلاقیەتی پێ ببەخشن و بیکەن بەوەی کە بتوانێت وەڵام گۆی ئەندیشیدەن و خەیاڵ و ئەوانەیان باتەوە پەیڕەوکردنی کێشەکان کە باسمان کرد و مەسنەویات و شعری درێژ و داستان و ئەوانە
زیاتر یان بەسێ ئەمەش هەر خەڵی جیاکەرەوەیانە لە ئەدەبیاتی سۆرانی با بڵێن کرمانجیەکە بە قەولە باوەکە یانێکرێن وەک خەڵی جیاکەرەوەش لەوێ باسیکەین بێگومان چونکە ئەدەبیاتی کلاسیکی دەرەوەی ئەم ئەدەبەکەمە بەستمانە لە ڕێگەی کلاس و دەرس و ئەلامە و حجرە و زاناوە پەرەی سەنەگینا فۆلکلۆرەکەی تەبا ئەبێتەوە لەگەڵ ئەمانە ئەدەبی فۆلکلۆری کوردی تەبا ئەبێتەوە لەگەڵ ئەمانە گۆرانی شارە زوور بۆ نمونە گۆرانی گەرمیان تەبا ئەبێتەوە لەگەڵ ئەمانە بەس ئەدەبە نووسراوەکەەوە بیزار دەرکەوتنەی شاعرانی گەورەی وەکو نالی و ئەوانە ڕووکردنە بەر بەحرەکانە کە پێشتر ئەزمموی بەشە لەم بەحرانەی عروزی عەرەبی لەناو ئەم شاعرانەی ئەم ئەدەبەی پێشوی کە باسمان کرد گۆرانی ئەورامی هەیە بەڵام پەرەی نەگرتووە و وەکو چۆن بڵێ نامەوە بۆ نەیتوانیوە بچێتە ناو جێگەکانی ئەم ئەدەبە مەسەن بۆ نمونە چەند نمونەیەکمان لای سەیدی هەیە بە تەسەووری تۆ خودی شاعرەکان بۆنیان کۆمەڵگەکە قبوڵی نەکردووە یعنی تااقەت و توانە و حوسڵەی شاعرەکە بووە یان با بڵێن بەردەنگەکان کۆمەڵگەکە میلی لەگەڵ ئەو جۆرە لە تایبەتمەندیانە بووە شاعرەکە ئەزمموی کردووە چ بە دیالێکتی زمانی ناوچەکە کە خەڵی تێبگاواتە بە هەوران هەتا بە ژاوەرۆیی نووسیویەتی چ بە زمانی فارسی وە بە زمانی مشتەرەکی تەواو گۆرانەکانی نمونەمانەیەوە پێش سەیدی شێخ شابی کاکۆ زەکریایی چەند دەقێکی هەیە هەر لە عروس بە بڕوای من ژیان لە ناو سروشتی پڕ لە جوانی و خەلاقیەتی ئەو شوێنەی کە ئەم شاعرانەی بەرهەمهێناوە و ئاستی بێسەوادی ینی نەخوێنەواری زۆر و ئامینەی خەڵک لەگەڵ ئەوەی کە ئەمانە نەتوانراوە بخرێنە سەر گۆرانی کە داڵدەی ئەمانەی داوە لە کار و لە مانوبوون و لە باخداریدا بۆ نمونە شعرێکی وەکو ڕیۆن داخێ باڵاتەوە هەزارێ دەردەدارێنی من کوشتەوە ئادی داتە ناتۆ دیدت جات و کارێنێ ئەمە بە گۆرانیەکانی دەرەیی و سیاچەمانە و وردە بەزمەکان ناوترێتەوە کە توانای وتنەوەی نەبووە دیارە بە گۆشەی فەرامۆشی یا لانەکردنەوە سپێراوە بەڵام شاعرەکان بۆ نمونەی داهێنەری خۆیان و شارەزایی خۆیان هەر بۆ بەڵگە چەند نمونەیەکیان بۆ ئێمە خستەوە کەواتە تەوێ بڵێ دۆخێکی خۆڕسکی خۆمانەی هەڵقوڵا و کاریگەری ناو دۆخە ئەدەبیەکە بووە بەڵێ باشە ئوستاز زۆر باز لەوە ئەکرێت لە هەورامانە وەک پێگە جوگرافیەکە مرۆڤ پێگەیەکی سەنگین و تایبەت و دیاری هەیە و لەگەڵەوەشدا ژن پێگەیەکی زۆر تایبەتی هەیە کۆڵێک نمونە هێنێتەوە لەسەر بابەتی گەورە بە بچووک و جۆرێک لە شیربایی و ڕێزگرتنی ئافرەت و حتا مۆزوعی ژیرلای مەری و زۆرێک لە شتی تریش پێم باشە باس لە دیدگای شاعرانە بکەین ئێمە دیدگای شاعرانی هەورامان ئەوانەی سەردەمی ئەوساکە ئێمە باسییانەکەین بۆ ئافرەت چۆن بووە مەسەلەن تەنها وەسفیان کردووە وەکو کاڵا سێریان کردووە بە چاوێکی ئستاتیکی سێریان کردووە یا جۆرێک لە ڕەهەندی مرۆڤانە هەیە وەکو مرۆڤ سێریان کردو لە نمونەی نیشاتەکەی سەیدی و عەنبەرەکەی مەولەوی و چوزانم کۆڵێک نمونەگەری لەو جۆرە هەردووکیانە ئەو تاکە کە تاکی هاوبەشی ژیانە لە لای مرۆڤ بە چاوی خۆشەویستی و حەزلێکردن و ڕێزەوە سەیری کراوە بەڵام لە ئەزمونکردن لەگەڵ ئەم کاینەکە یەکێکە لە لووتکە بەرزەکانی جوانی سروشت بۆ خۆی و ئێمە شعرمان هەیە مەسەلەن سروشت وەکو دەرمانێک یا وەکو ڕەنگێک ئەگیرێتەوە و ئەکرێ بە بەری ئافرەتەوە و کاریگەری لەسەر گۆرانیش دروست کردو دواتر کە ڕوو ئەکاتەوە لە ئەدەبیاتی نوێی کوردی مەسەلەن ئەگەر نمونەی مەولەوی وەرگری مەسەلەن بۆ نمونەی مەولەوی وەرگری لە کاتێکە عەنبەر وەکو ژن دێنێتە ناو دنیای بیرکردنەوە و خەیاڵیەوە پێویستیەکی ئەو تۆ لە هاتو هاواری سێکسی نامێنێ بەڕاستی و کاتی مردنیەتی بەڵام نەک هەر مرۆڤ بوونەکە لەسەر ڕەهەندە ئاسۆییەکە تا ئەو سەر ئەبا ئەو هەوڵەیە ژنبوون بخاتە سەر تەوەرەستونیەکەیش بۆ بەرزبوونەوە لە ڕووی ڕۆحی و عیرفانەوە مەسەلەن و تەنانەت من باسم کردووە کە ئەو پێی وایە مەلەکی گیان کێشان بە باخەوانی ئەجەل ناو ئەبات لە شێعرەکەداوە ئەو پێی وایە ئەوە لە سمبڵ و لە تۆوی سەرو و لە وەنەوشە و لە ڕێحان و لە نێرگسی عەنبەر گیراوە و شاراوەتەوەکو چۆن تۆ ئەشاریتەوە بۆ ئەوەی بنەتۆوی جوانی و ستاتیکی لە ناو ژنا لە ناو نەچێەوە بۆ ئەوەی تا جارێکی کە ئەگەر فرسەتی تەوەلودی دیگەر و دووبارە بوونەوە زیندوو بوونەوە هاو ینی عەنبەر لە ڕێگەی نەمریدا ئەسازێن ینی عەنبەرە خاتە سەر ڕێگەی نەمری و شاعرانی ئەمە حەز لێکردنیان لە
لە ئافرەت مەسەلەن دوو نمونەی هەر لە ناو عەروزە شعری بۆرەی ئەوەی کە لە کاریگەری وەرە ئەیار وەرە ئەی تاقە یارمی مامۆستا هەیە من هەمان شعر بە زۆر مێژوویەکی کۆنتر کە سریانەکەی تەماعەکان لە شعرەکەی تردا تەماعی ڕۆحی و گەورەترن لەوەی کە تەماعی چێژێکی کاتی و باشە مامۆستا من ئەگەر نمونەیە وەرگرم وەک مەولەوی ناسێک وەک کەسێکی تەواو پسپۆڕ ورد لە بوارەکەیە ئەنی بۆی بۆ بینەری ئەمەش زۆر ڕوونتر بێ قازان قەتاران قوڵنگان هەوایی حیفەن باڵاکە شەو بە تەنیایی ئەم باڵایەکی جەستەییە پرسەکە پرسی جۆرێک لە ئیرۆتیکا ئەوەیە پرسێکی مرۆڤ بوونە ئەم تەنیایە چۆن جێ بکەینەوە چۆن پێناسی بکەین من چەند جارە ڕاستکردنەوەم بۆ ئەو دەقەکە بەو جۆرە ڕۆشتووە لە چەند شوێن ڕاستم کردوێتەوە ئەو شعرە لە هیچ سەرچاوەیەکە تا ئێستا بڵین بە شعری مەولەوی نەهاتووە تەنها لە ڕێگەی مەولەوی ناسانی دەستەی یەکەمی مەولەوی ناسانەوە دەماودەم و لە ڕێگەی گۆرانیەوە لەوە چە بڵاو بوو بێتەوە پیرەمێرد لە ژینە شعرێکی مەتەڵامێزی لەسەر دروزەکەوە پرسیار ئەکاوە تەنانەت لێکدانەوەکەیشی هەڵەیە لێکدانەوەی هەڵی بۆ کراوە شۆکە جەنابیش دەروا بزانم بە شەوتت بە شەو وەرگیراوە لە ڕاستیدا قازان قەتاران قوڵنگان هەوایی حیفا باڵاکەت شۆ بە تەنیایی واتە بڕوا بە تەنیایی حیفە تۆ باڵاکەت بڕوا بە تەنیایی ئێمە بۆ ئەوی بگەینە ئەو ڕەهەندی پێویستی مرۆڤ بوونەوەکو ژن بۆ لای مەولەوی ئەگەر شعرەکە هی مەولەویش نەبێەوە مادام هەیە و شعرێکی ئەکەوێتە خانەیە و دیالێکتەوە کە جەنابت مەبەستە ئەبێ ئێمە بچین بیرکردنەوە لە تەیر و تیور و دەوروبەر تێڕوانینی مرۆڤ بۆ وابەستەبوونی ژیان و معنادان بە ئەزمموی هەنێکیان لەبەر لە ئیدیۆمەکان و لە حیکایەتی میلیدا قاز و قورنگ لەو تەیرانن کە پەیمانی شەرت لە بینیانە زۆر قایمە نێرومێکەیان ئەو شەرتەی کە ئیکەن پێکەوە مردنی ژیانیانە بەسرێ بە یەکەوە تا من لەسەریم خوێندوێتەوە کە ئەڵێن نێرەکەیان لەسەر ئەرزا بمرێ مێیەکە لە ئاسمان گیانی دەرەچێەوە بە پێچەوانەوە ئەم ئەزمموی ئەم دوو باڵندەیە ئەم نێرومەی ئەم قاز و قورنگانە مەولەوی ئەیهێنێ ئیسەپێنێ بە سەیر خۆی ئەنبەرە بۆ قایمی شەرتەکە و ئەڵێ ئێمە قەرار بوو پێکەوە بڕۆین و تۆ حیفت کرد بە تەنیا ڕۆشتی شۆ واتە ڕۆشتی واتە چووی ئەوە تا هەورامی ئەڵێ سەرش بشۆ نماژ مەشۆ لە گۆرانی تریشا هەر هەیە یا سەرم مەشۆ یا ماڵ بە تاڵان هەرچەندە کرد و فکر و خەیاڵان کاتە مامۆستا دۆخێکی با بڵێن جستەی ئەوانەی نیە پەیوەندی بۆن ئەو زیاتر لەو شعرەتە مەبەستی بەتەنیا هێشتنەوەی تاکێکە ئەو هەتا ئەو مەسەلەی جوودهێنانە لە ناو تەواوی شێری کلاسیکی کوردیدا هەر بۆ ئەو مەوزوعایە بۆ ئەو وەحدەتی یەکبوونەیە لە نێوان ژن و پیاودا ئەو پێداویستی ڕۆحیەوە تەنانەت تا دراوە ئەم مەوزوعە بەسەر زاری داماوی شاکە هەڵەتێڵێ جفتارە زووکەر چەپکەر تاگ ئاوەرد ینی هەتا تاگهێنانیشیان لە زاری تاوڵەدا ئەلەوە بە نەرێنی وەریان گرتۆ هەمیشە مەیلیان لە جوود بووە زۆر باشە ئوستاز لە زۆر جار لەگەڵ بابەتی ژنیان ئافرەتە زۆر جاریش بەجیا سروشت پێگێکی زۆر تایبەت و جیاواز و بە جۆرە لە جۆرەکان ڕەنگین و ڕنگدانەوەی هەر چوار وەرزەکەی ساڵ لە ناو تابلۆی شاعیرانی هەورامی زمانە دەنەخشێنێ سروش چۆن مامەڵی لەگەڵ کراوە وەکو کەرەسەیەکە بۆ بەکارهێنان وەکو کەرەسەیەکە بۆ دەربڕین با بڵێن هەورامیەکان سروشتیان خۆشەوێ سروشت بەکارن لە پێناوی خۆیانە سروشت پەناگەیە لای ئەوان سروشت جوانی خۆیان پیشانەدا سروشت لای ئەوان چۆن ڕەنگی داوەتەوە سروشت بە گشتیوە بە تایبەتی لە هەورامانە ڕووبەرێکە بۆ تەمارینی ڕۆحی و جەستەیەکانی مرۆڤ وە سروشت دەفتەرێکە بۆ بیرکردنەوەی عاریفانەی ئەم شاعیرانە وە لە ناو سروشت و تەنانەت دەنگەکانی ناو سروشتی شایتر ئەو دەنگە دەنگی گوێ درێژێ بێ دەنگی باڵندەیە بێ ئەزممویان لێ وەرگرتووە بیرکردنەوەی خۆیان لەو تەمرینانەوە وەرگرتووە کە لە سروشتان لەسەر بەدەر لەوەی کە سروشتیان خۆشویستوە هەر ڕۆحیەتی خۆیان ڕۆحیەتێکە لەگەڵ سروشتەکە ئاوێتەیە مەسەلەن ئەگەر ئێمە چەند نمونەیەک وەرگرین سەختی سیاچەمانە وتن هەر هەمان ئەو سەختیەیە کە تۆ بە پێ ئەچی بۆ شرام یا ئەچی بۆ ڕەنگینە وەفعلەن هەموو کەسێک ناتوانێت بە پێ بچێتە شرام و بچێتە ڕەنگینەوە
بۆیە لە ناو سیاچەمانەیشدا گواستنەوەی هەموو ئەو سەختیانەی هەڵزنان و شۆڕبوونەوە و داکەوتنەوە گوازراوەتەوە بۆ ناو سینەی کەسێکی سیاچەمانە بێژەوە بەوە بینی هەناسەی زیاد دەکا وەکو چۆن لە سروشتا مەودای قەڵەمکاری و ژیانکردنی درێژەکاتەوە بەڕاستی تەسلیمی سروشتەکە نابێت سروش دەکا بە بەشێ لە پێگاتەی خۆی اینجا ڕەگەزەکانی ناو سروشت مەسەلەن لە گوڵ و لە گیاندار و لە باڵندە و لە بەژنیشەوە بە مرۆڤیشەوە ئەمانە تەواوی ڕووبەری تەنانەت بیرکردنەوەی ئاینی ئەم تاکانەیش دیاریەکەن ئێمە بۆ ئەوەی بەڵگە بخەین لەسەر ئەم مەوزوعە کەشکۆڵە شێعرەکەی شێخ عەبدولمومینی مەردۆخی کە لە بەریتانیا چاپکرا و لە دەستگای ژینیش بنکەی ژینیش چاپیان کردوتەوە ژیانی 39 شاعری تێدایەوە 39 شاعرە دیارە هەمووی بە هەورامی نووسیویانە ئەم 39 شاعرە پاییزیاتیانەیە بەهاریاتیانەیە چراغیاتیانەیە لەسەر ڕێحان 5 شاعر ئەچن بە گشت ڕێحانە و تەنانەت مەعنا بەخشین بە شتێک هەر بۆیە تەشبیهە مەقلوبەکانیش تەشبیهە هەڵگەڕاوەکانیش لە لای شاعرانی سروشتگەری هەورامیدا وەکو بڵێ یەکەم جار داهێنانەکە دروست بووە و ئەیانەوێ مرۆڤەکە وەکو شای جوانی ناو سروشتەکە ئەسڵەن ئەڵێ خاڵێ وا بۆ ئەو ڕێحانە وایە ئەوە پرسیارم لێ کردووە لە زڵفی تۆچێ بۆیە مەسەلەن جوانە هەتا گوڵچوون ڕۆی ئازیزەکە و ڕۆی ئازیز کورە تای بەڕەزای شەنگ جەسای مغاران زۆڵف تازیەدارە نمونەیەکی زۆر زۆرەیە پێش مەولەویش مەولەوی وەکو بڵێ سەردەمی ژیانی مەولەوی سەردەمی بروزی خانەقاکان بووە کۆمەڵە قوتابی زۆر و هەردوو ئەمارەتی بابان و ئەردەڵان و دوو پایتەختی وەکو سنە و سلێمانی بەرکەوتیان هەبوو مەولەوی بروز بەگینا ئێمە زۆر پێش مەولەوی لەو تەشبیهاتانەمان هەیە بە تایبەتی لای بێسارانی ئەتوانین بڵین دیزاینەری داهێنانی شکڵی و ستاتیکی مەولەوی چەند شاعیرێکی هەورامی پێشینن و تەنانەت فۆلکلۆرەکەی زۆر باشە مامۆستا ئەمە باز لەوە بکەم ناکرێ باز لە ئەم جۆرە لە ئەدەبیات بکەی و لە نێویدا مەولەوی و بێسارانی و بە کۆی گشتی شاعران زۆر جار جۆرێک لە باسکردن لە مەرگ هەیەگاتە حاڵەتی جۆرێک لە لاوانە و لە شین و شەپۆڕ و لە کۆتەڵگێڕان و لە خەم خواردنێکی تان ناکۆتا حتا دووبارە بوونەوەی چەمکی مەرگ و مەرگت قەسەم تاسەی تۆم کریان حتا پەردەی سەبوریم دڕیا ڕۆڵە ڕۆ ئەمە ناوی بنێن جۆرێک لە مەرگ دۆستی یا ژیان دۆستی شاعران لەم دۆخەیە کە مردووەکە ئەلاوێنەوە لەبەر ژیانی مردووەکانیان خەمی مەرگی مردووەکەیانە جۆرێک لە باڵانسێک ڕاگیراوە لەم بینایان چۆن ئەمە پێناسە بکەین چۆن ناوی بنێن هەر سێ چەمکی فەقیری پیری مەرگ لە ناو ئەم ئەدەبیاتە و ئەدەبیاتی مرۆی سەرزەوی بەگشتی یەکێکن لەو سێ مەسئلە کە پرسیاری قورس و بیرکردنەوەی قورسیان بە دوای خۆیان داهێناوە لە ناو ئەو ئەدەبیاتی ئێمەدا ژیان نابێزرێ بەڵام مەرگیش وەکو مەسئلەیەکی حتمی معاملەی لەگەڵا کراوە ئەو شاعرانەی کە هەوڵی پچرانی مێخەکانی داکوتانی خۆیانیان بەسەر زەویدا دابێت نمونە لەوانە مەولەوی واتە ئەو شاعرانی کە ئەیانەوێ تەنها لەسەر هێڵی ئاسۆیی نەبن و بکەونە سەرێڵەکەەوە بڕوایان بە دنیایەکی تریمیتافازی فیزیکەیە جۆرێکی کە تەویلاتی مەرگەکەن واتە تێڕوانینی مرۆڤ بۆ مەرگ لە ئاگنی کارەساتەکە جۆرێکە و دوایی لە مەجای بیرکردنەوە باوەڕ و قەناعەتە ئاینیەکە ئاراستەی ئەکا مەسەلەن ئەو شعرا مەرگ لای مەولەوی مەسەلەن لەو پارچە شعرانەتا کە بۆ مەرگی ئەنبەر بۆ مەرگی ئازیزانی نووسیوە لەوانە بۆ کوڕەکەی مەحموود یاروەیز لەوانە بۆ ئەمنە خان باوکی ئەمنە خان قاربەگی کەیخسرۆ بەگی جاف هەموو ئەمانە وەکو شپرزبوونی سەرەتاکەی پێوە دیارە بەڵام لە کۆتاییدا بیر لەوە کاتەوە عیرفانەکە کۆن فامت کۆشیەن یەکەم جارەڵێ لە مەسئلەی مەرگدا دانا و نادان وەکو یەک پێی پێوە ئەبێ واتە جاری وا هەیە عەلامەیەکی گەورەی دانای قەناعەتکەر و ڕازی بە ڕەزای خوا زیاتر لە کەسێکی زۆر زۆر دنیاوی شپرزە ئەبێ لە مەرگی عەزیزێکیدا بەڵام دوایی کە
پەردەکان دادرێنەوە و کەشفی ئەو دی پەردەکان ڕازی بوونێ دێتە ناوە بەڵام مەرگ تێکرا شتێکی جوان زۆر باشە وسازەمە لەوانەیە بەرکوڵێکی باش بێ بۆ بەردەنگێک کە بتوانێتتر خۆی بەدوای پرسیارەکان و شاعیرەکان و چوزام جۆرێک لە چێژ و سەلیقەی ئەدەبیات بگەڕێ بابێ مەسەر ئەوە کاریگەری ئەمە دەبێتە لەسەر ئەدەبیاتی دوای خۆی بەتایبەت لە ئەدەبێتە سۆرانیەکە یا مەسەلەن زۆرجار لای پیرەمێرد باس کراوە لای گۆران باس کراوە لە مۆزوعی تازەکردنەوە بە جۆرە لە جۆرەکان ئەگەر چەمکەکە تۆزێک ئەدەبی بێ باسی بکەم تەلاقدانی شعری عروض و گەڕانەوە بەسەر کێشی پەنجەی خۆماڵی و حتا بەم دوایانەش ئێستا هەر کاریگەرێکە هەستەکەی ماوە حتا لای دیلان لای کامەران نوکری بە جۆرێک بە ئاراسێکی درێژ ڕۆشت و حتا لای دکتۆر ئەنوەر قادرجا بۆ یەک لە شاعرە نوێگەرەکان زۆرجار مەسەلەن تی هەڵکێشێک دی ڕێگەی هێنێتەوە خۆ من هەرجە زۆن ومەی لە دمەستم هەرگیان فیداکەی ڕۆکەی ئەلەستم ئەم کاریگەریە من چۆن هەڵەسەنگینی چۆن ئەیبینیتەوە لە ناو ئەدەبیاتدا بەداخەوە یعنی ئەم ماوزوعە ئەوەنەی تێگەیشتنێکی باشی کە پێویستە بهێنێتە بەردەم لە ناوەندە ئەکادیمی و زانکۆیی دیدارە ئەدەبیەکانە جۆرە لە وەکو هەموو شتەکانی کە لە کردار و پەرچەکرداری لەکەوێتەوە کە من بۆ خۆم چەند جارێ تووشیەوە بووم ینی کە قسەیە ئەەکەی ئەو هەڵیەیاتەوە وازانێ بالەی لەگەڵاکەی جۆرێکی لە ململانێ وازە بەڵام ئەسڵی مەوزوعەکە ئەم زەخیرەیە مێژوویەکی کۆن و دەوڵەمەنی ئەدەبی ئەم میلەتەی ئێمەیە کە ناوی کووردە میلەتی کورد پاشخانە ئەدەبیەکەی لە هەردوو ڕاستەهێڵەکەی ئەگەر یارسانیش گیانەکەینەوە مەسەلەن ئەدەبیاتی یارسانی و ئەدەبیاتی غەیرە یارسانی تۆ باوازارە لە یارسانیەکەیش بێنە هەر ئەم ئەدەبیاتی تر دەستبردن بۆ ئەم زەخیرەیە کۆمەڵێک چەک دەداتە دەست یەکەم چەکی سروشتی و خۆڕسک و خۆماڵی دووەم منەتکردن بە منەت نەکرد بۆ ماڵی هیچ کەسێ دەست نەبردن بۆ ماڵی هیچ کەسێ سێەم بیرکردنەوە لە ژینگە لە خاوێنی لە ئاو لە شارستانیت هەموو کەوتون لە مەدەبیاتە بۆیە لە سەردەمی لە دایکبوونی ڕۆژنامەی ئێمەداوە هاتنەوەی کۆمەڵێ منەوەری چاکی ئێمە لە ئەستەمبول و لە کۆتایی ڕوخانی عوسمانی و سەرەتای هاتنی ئینگلیز و دەستگەیشتنی ئێمە بە چاپخانە و ئەمانە کەسێکی وەکو پیرەمێر تێدەگات کە ئەگەر دەست بۆ ئەم ئەدەبیاتە نەبرێ مەجالی هەنگاو ئەندێ هەنگاوی یانزەی بە شوێندانایە بەڕاستی ئەتێ بڵێ قەتی سەکرێ و ناخوێنێتەوە ئەگەر نا ئەمەوێ بڵێم ئەو کاریگەریە لە سەردەمی پیرەمێردەوە بە وشیاری دەستی بۆ براو لای لێکرایەوە بەڵام هەڵناسەنگێنرێ مەسئلەی هەڵسەنگانەکە چۆنە کاریگەری ئەدەبیاتی هەورامی یا گۆران یا ماچۆ ئەو شعرەی کە پێش ناکەوێتەوە بازنەی نالی و سالم و کوردیوانە کە من زۆر مەعجیبیشم بە نالی ئەم ئەدەبیاتی ئێمە لە ڕێگەی پیرەمێردەوە گوازرایەوە ئەو شاعرانەی بۆ شاعرانی دەوروبەری کۆیە و هەولێر کەمتر بەر ئەم ئەدەبە ئەکەون چونکە هاوشانی پیرەمێرد کەسێک نەبووە لەوێ بە هەمان ئاراستە و کاریگەری بیگوازێتەوە پیرەمێرد خۆی ئەڵێ من تا مەولەیم نەناسی بوو نالیم بە گەورەترین شاعری کورد دەزانی یا زیاتریش ئەڕوا بەڵام کە مەولەیم ناسی تێگەیشتم هۆکارەکە چیە یەکەم ئەو کێشە خۆماڵیە مێژوویە دوور و درێژە کە یاوێتی بە باری بێشکەی مناڵی هەر هەموماندا کە پیرەمێر دەی خوێنێتەوە کێشیشی ناوەتەوە هەنێزار پیرەمێر مەسن ئەوە موشێرانە بە ناوی جیاجیاوە تەرجمەکە و محقیقانی ناو پیرەمێر هەمویان داوەتە لای پیرەمێردی پیرەمێردین کەم شاعری کوردی ئێمە هەیە گۆران مامۆستا قسە لەسەر گۆران چیە کاریگەریەکان باوی گۆران کەم شاعری کوردی ئێمە هەیە ئەم ئەدەبیاتەی سلێمانی مەبەستە نەکەوتوێتە ژێر کاریگەری ئەو ئەدەبە و هەر یەکێکیان بە جۆرێ هەیانە تەنها خەریتەکەی وەرگرتووە ئیسفادەی لە تەرکیبەکە کردووە لە دیزاینەکە کردووە هەیانە نا وشەکان و مۆسیقا و سەجعەکانیشی گواستوتەوە و هەیانە بیرکردنەوەکیشی گواستوتەوە مەسا من چەند نمونە زۆرن لە دیداری شعری کلاسیکیا من چەندین نمونەم خست دوور لەوە خوانە خاسە بڵێم دزی و یاچی و ئەمانەکە ئەوان مەسەلەن هەردی کە کەمترین شعری هەیە وە کەسێکیش باسی ئەم کاریگەریە لەسەر هەردی تا و ڕادەیە ناکات مەسەلەن لە هەردی شادەرەکەوێتەوە مەسەلەن سەرنجی ڕێ ئەدەم ڕێگا هەموو شێوەی ئەویتیایە وەکو دنیا لە ناو جوانی ئەوە توابێتەوە وایە ئەردەشتن ئەرکا و ئەرکەژەن ئەرکۆ ئەو هەر لامڵیە و نەخشەن شێوەتۆ
ئەمە تا لای هەردی لا کامەرا ناهەیە لە دیلا ناهەیە بەڵام دەرکەوتەکە لای گۆران بە جۆرێکی کە گۆران یەک تەشکیلەیەکی تری یەک کابینەی ئەدەبی شعری گەورە دروست ئەکات لەسەر ئەو معلوماتە کە هەیە نابێتەوە بەو گۆران نابێتەوە بە ئەدەبی مەولەوی نابێتەوە بە ئەدەبی بێسارانی نابێتەوە بە ئەبێتەوە بخۆی ئەبێتەوە بە گۆران بەڵام لەسەر ئەساسی هەموو زعف و ئینجاز و دەرکەوتە و شارەزایەکانی لەسەر قوتابخانە هەورانی ئوستاز ئەوەندەی ئاگاداربی خۆی باسی لەوە کردو بەتابێت لە مۆزوعی ڕیالیزمە ئەڵێ من لەژێر کاریگەری ئەدەبی عەرەبی و ئینگلیزیا کەوتمە هەوای واقعیەتەوە باش ئاماژەی بەم کاریگەریە کردووە بۆ بابەتی ڕۆمانتیک سەرنجێکی وا هەیە خۆی مەسەلەن خۆی کاریگەری مەولەوی لەسەر خۆی ناشارێتەوە چ لە وتارەکەی مەولەوی و شعری مناسبەتی 59دا چ لە ڕنگدانەوەی لە ناو شعرەکانی خۆی داوە شعری بۆ ڕۆحی مەولەوی نووسیەوە چەند شعرێکی بە تایبەتی پاییزەکەی زۆر لەژێر کاریگەری مەولەویداهەیە و درێژی ژەبێتەوەی مەولەویش لەسەر پاییزیاتی بێسارانی ئەوانن ئەسڵەن بۆ خۆی وشەی گۆران کاڵی بژاردووە بە لەقەبی شێری گۆران ئێمە ڕادەگرێت گۆران کاتێ ئەبێ بە کاتێککە گۆران هەڵە بژێرە ئیتر ئەو گۆرانەیە فانی نییە مەسەلەن نالی نییە سالم نییە ئەو لەقەبانە مەشوی نییە مەحوی نییە مەهجووری نییە کاتێککە ئەو کە باوی ئەو جۆرە لە قەبانەیش بوو مەسەن عەلی باپیراغا کەمالی بووە بەڵام گۆران خۆی ناوی عەبدوڵڵای ینی ئەیکا بە گۆران ئەم گۆرانە لە پاڵ ئەو هوشیاریەوە لە پاڵ ژیان لە تەوێڵەدا و مامەسا بووە لە تەوێڵەوە گەشتی هەورامانی کردووە ورد بووەتەوە لەسەرەوە گۆرانیە کابینەیەکی نوێی ئەدەبی بە دروست دەکات لەسەر ئەو زانیاریانە ئۆستاز جگە لەوەش هێشتا هەر باز لە باباز بە تۆ بڕێک لە گۆرانە بمێنینەوە بە تایبەت گۆڕینی کێشەکە پێت بە تەسەوری تۆ لە ڕێگەی کێشی پەنجەی شێعرەکانەوە بە مەولەوی و دەوروبەر یان پێ ئەچێ کێشە خۆماڵیەکەش کە بە تەواتی لە ژیانی ڕۆژانە و لە گۆرانی و لە هەیاران و مەیاران و لە بووکە بە بارانێ و لە ژیانی ڕۆژانی خەڵکیش ئەوەش تەئسیری هەیە ببێ لەسەری بە تەئکید جارێ وازێنان لە عروز ینی شوێن نەکەوتنی تەفعیلەکانی بەحری عروزی عەرەبی و خەلیل ئەحمەدی فەراهیدی بەڵێ کە نالی ئەیکاتەوە گۆران لەسەری ئەڕوا بەڵام لە نیوەدا لە بینی جۆرێ لە دنیاکەی نالی بهێنێتە ناو دنیای خۆیەوە یا دنیاکەی گۆران دنیای ئەدەبیاتی گۆران ئەو تەلاقەیات ئەو ئەروزەواز لێنە یە لەسەر کێشەکانی شعری کوردی ئەدەبیاتی هەورامی ئیش دەکات وەختێک کە دەبینێ کێشەکان پێنج دەن مەسەلەن هەوڵەیە یاری بە کێشەکان وە توایی کاریگەری گۆران لەسەر عینحابا و لەسەر دیلان و لەسەر کامەران و ئەوانیش لەسەر بازارزێوەر و هەموو ئەوانە و کاروانێکن هەموو ئەوانە لە ڕێگەی گۆرانەوە کارە گوازرێتەوە گۆران مەسەلەن هەر خوێنەر و بینەرێک کە زمانە هەورامیەکەیش نەزانێ وێ وڵە باڵی سەر و پیرە یا خواوار و پێ فەقیرە واران وار و پێ خەلەی گیوا و بڕس و پێ گەلەی هەیاران و مەیاران ئەوەی هەورامان جیایە لە هەیار بووکە بە بارانەی شوێنەکانیکە چونکە تۆزە یاری بە کێشەکرێ ئەو یە چەند شعرێک لەسەر ئەم دیزاینەوە زایدەن داهێنانی خۆیشی ئەکات مەسەلەن لە ژێر ئاسمانی شینا لە پاڵوتکەی بەفرینا کوردستان گەڕام دۆڵا و دۆڵ پێوامنە لە شاروینە لە دێ ئەمە هەمان ئەو دیزاینێ مەسەن بڵێن بە یاری نازار سەدەزار خۆزگەم بە پارمنی هەژار ئەوە دەستکاری کێشەکانەکەوە دوجاریش ئەمە ڕێگەیەکە کاتەوە بۆ دەرچوونی کاروانەکە بەرەو شعرەکانی دوای گۆرانی هەر دەستکاریکردنی کێشەکان زۆر باشە ئوستاز وە گوتمان ئەدەبیاتەکە پانتاییەکی زۆر فراوانی داگیر کردووە لە ناویدا کۆمەڵێک شاعرن و خانەی قوبادی و مەولەوی و سەیدی و بێسارانی و زۆری تریش ئەمە ڕاندە بەرچاوەکانی کە هەن لە ئێستاە ئەدەبیاتە شوێنی ماوە دەسی بۆ ببرێ ڕوبەری نەبینراوی ماوە دۆخی دەستنووسەکانی ئەوانەی کە هێشتا بە چاپ نەگەشتون ئەم دۆخەت چۆنە هێشتا شوێن ماوە ئێمە بچین زەنگەن هارێکی و بیهێنینەوە بەردەست ئەوەندەی ئاگادار بیت دۆخەکە چۆنە لەوەیە ئێستا لە سەردەمی بڵین دروستکردنی شار و گەیشتنی ئێمە بە دنیای تەکنەلۆژی و لە بیدایەتی سەدەی ڕابردووە تاوەکو ئێستا ئەمە وەکو هەوێن هەر بەشمانەکە ئەبێ بیهێنینەوە بگەڕین بە شوێن خاڵە ئیجابی و ئەرە وەڵا
شت زۆر ماوە مەسەلەن ئێمە زۆر شتمان بۆ ساغ نابێتەوە لەسەرەوەی دەستمان نەگەیشتووە بە نامەی بۆ نمونە شاعیرەکان بە دەستنووسی شاعیرەکان لەسەر ساغکردنەوەی مەسئلەیە کێشەمانە ئەگەر نامەیەکی بۆ نمونە سەیدی هەبێ بۆ کەسێک لەوەشێ زۆر شتوان بۆ ڕۆشن کاتەوە بەڵام پرسیارەکە قورسی پرسیارەکە کاتێک مەجبوری وەڵامی باشتر ئەبێ ئایا ئەدەب ئێستا بە کەڵکمانیەوە یا ئەو ئەدەبیاتی هەورامی نەفەسی پێوە ماوە ئێستا پێچەوانەیەک هەیە لە لای ئێمە جاران دەرەوەی ئێمە کە ڕووی ئەکردە ئەدەبیاتەکەی ئێمە ئەچوو دیزاین و کێش و مۆسیقا و هەمووی داڕشتەوە بەزارەکەی خۆی ئێستا شەپۆلێکی غەزەل نووسی لای ئەدەبی هەورامی هەیە کە من خۆششمەوێن و خۆشم جارجار گەرچی کێشەی عروزم هەیە تایە ئەنووسم ئێسەیانی پێچەوانە بووەتەوە وەکو بڵێ ئێستا هەورامیەکانیش چونکە ئاستی سەواد و خوێنەواری و دیراسە و مطالعە زۆر بووە بیر لەوەکەنەوە سەیدی بەحرانەی نووسیوە ئەی بۆچی ئێمە هەر دیسان لەسەر ئاڕۆ ڕامکۆتەن کۆنە هەواران بنووسین هەستەکەی تاقیکردنەوەیکی تازەیە دەست گیانکردنەوەیە بە بەری ئەو بلووریەدا ئەو مناڵە شوشەیە تاکە سەیدی دایناوە دیڵ عاشقی زامدارا بۆمە لێ دڵم لێوە بێقەرارا بۆ من سەیدی دایناوە یا چەند نمونەیەکی ئەو سازەر بەنسبەت و دەستنووسانەوە کە ئێسش بەردەوام لێرە و لەوێ ئەبێنین دەستنووسێک دۆزرایە و فڵان دەستنووسێکی چاپ کرد و دیوانێک چاپ کرا و چاپی دوێمی دیوانێک و بەشی دوێمی دیوانێک لەلایەن فڵان کەس و جۆرێک لەم دۆخە هەیە باشم مەترسی لەسەر ئەم دەستنووسانە نییە مەسەن فۆتۆکۆپیکردنیان شتنەوەیان بە چەند ئاوێک و کاڵکردنەوەیان و دەستکاریکردنیان و بەسم لە دۆخە مەجازیەکەیە دەستکاریکردنیان بۆ جۆرەی کە ئەدەبەکە لەکەدارکەن ئەمە کی ئەتوانێت مساغ بکاتەوە ئەم جۆرە لە ترسمان هەیە یان هەرچی کەوتە دەستمان یەکسەر دەتوانین بەناوی فڵان شاعیر و فڵان کەسەوە چاپیکەین و بیخێنە دیوانێک و بیخێنە بازاڕەوە دەستگەیشتن بە هەر سامانێک و سەرچاوێک بە عینوانی دەستنووس و بە تایبەتی لەو شوێنانەدا کە دێتەوەەوە ئەبێ زۆر مەسئولانە معاملەی لەگەڵا بکرێ مەسەلەن من کەسێکم کە حەزم لەو دنیاە ناکرێ بەیانی لە کتێبخانەکەی بۆ نمونە فڵانە کەسا لە پاوە لە جوانڕۆ شتێکم بکرێتە دەست و چونکە ئێمە ئایا ئۆرجیناڵی نوسخە ئۆرجیناڵی ئەو دەستنووسانە کەوتوەتە بەسدەست ئەو محەقیقانە ئەگەر وایە بۆچی مەسەلەن مەولەویەک بە گەورەی ئێستا کۆمەڵە شعری زەعیف و ئەوانە ئەدۆزرێتەوە من نامەوێ شتەکان ڕەتکەمەوە بەڵام ئەبێ بە گومانەوە ئیشکەین کەواتە دەبێت چاوەکە بڵێ لەوە ڕۆشنتر و پاکتر زۆر پێویست دەکات زۆر پێویست دەکات مەسەلەن کتێبخانەیەکی میلیەکە لە وڵاتانە بیەوێت دەستکاری بیرکردنەوەی تۆ بکە و بیەوێت دەستکاری تەفرەقە و جیاکردنەوەی تۆ بکەوە بیەوێت شتێکت لێ تێکدا لانی کەم وەکو ئەوەی ئێستا کە ئێمە هیچ شتێن نیە یەکمان خات ینی شتێکمانە لەسەری کۆگوین داستان ئەفسانەیە زمانە ئەدەبە هیچ شتێک ئەوەندەی تر بیکەن دەرچێت بۆ ئەوەنەی تر بیکەن مەسەلەن ئەو شاعرانە کە شتەکانیان چاپ کراوە بە لێ شاو دیسان دووبارە چاپەکرێتەوە لەگەڵ ڕێزما بۆ ئەو خۆشەویستانە کە من نەک چاوی بەخالەتم لەسەریان نییەوە هیوادارم دەستیان بگاتە باشترین گەوهرەکانی ناو کتێبخانەکانی ئەم وڵاتانەوە ئێمە ئەبێ شارەزا ئەم ئیشانە ینی شارەزایە لە ناسینی تەمەنی دەستنووسەکە حیبری دەستنووسەکە وەرەقەی دەستنووسەکە ینی تۆ ئێستا شتت بۆ بێنن من و تۆ تەمەنی 6 ساڵ وێ نازانین تەمەنی 200 ساڵ وێ نازانین ینی بەو ئاسانیە من زۆر جێباوەڕم نییە پێم وابێ مەوێن پرسیارش بم ئەوە لە بخۆزمەوە فرسەتێکی زۆر باشە بۆم کاریگەری ئەدەبیاتەکە لەسەر کوی ئەدەبیاتی کوردی بەتابێت ئەدەبیاتی باشووری کوردستان و دەوروبەری سلێمانی و بەشە سۆریانەکەی لە ڕووی هونەر و بەتابێت لە مەجالی هونەری گۆرانیا مەسەن بۆ نمونە لای کامکارەکان یای شخصێتێکی وەکو عەباسی کەمەندی ئەمەش پێم وابێ پەلی زۆر هاویشتە و زۆریش ڕۆشتووە سەد لەسەرەوە چییە؟ خۆزگایە مەجالێکی باش ئەبوو کە ئەو بوو توانایە بە نیسبە ینی لە ڕێی داتاوە بوو توانایە ڕادەی ئەو شعرانەوە جوانی ئەو شعرانەوە کاریگەری ئەو شعر ئەنی کەسێکی وەکو عەباس پێی وایە ئێمەتر پێویستمان بە دەستبردن بۆ هیچ شتێکی کەنی ئەگەر فەقی شاعیرێک یەورانی هەبێت لە شوێنێکا بۆ میلۆدی کوردی دەستی بۆ بەرین من ناڵێم کاریگەری بێگومان زەخیرەیەکی باشە بۆ گۆرانی و کاریگەریشی هەیە و گۆرانی کوردی لە ژێر هەڕەشەیەکی خراپیشدا هەیە بەڕاستی شارەزایش نیم ئەوەنەی کە گوێم و خۆشم جارجارە حەزم لە دنیاکە هەیە کامکارەکان
ئیشی جوان یان لەسەر ئەو ئینە کردووە مەسەرەن ئەباسی کەمەندی کە گیانێکی نوێترە دابینەکە و ئێمە پێویستمان بە لەوەیشەوە دیسان دام و دەستگا و بنکەی ئەدەبی هونەری زۆر باش هەیە و پێویستمان بە موزیسیانی زۆر باش هەیە بە منهەج ئیشکە نەک بە مەسەرەن فیستیڤالێکە دوو گۆرانی ئەورامی پیاکرێت و دیدارێکی ئەدەبیە پارچەیە موسیقای مامۆستا لەگەڵ ئەو هەموو جوانیە باسمان کرد زۆر جار ئەمە دەبیاتە بەر جۆرێک لە ڕخنە ئەکەوێت لەوەی کە ئەمە دەبیاتە نەیتوانی وە جۆرێک لە ئەدەبیات بێنێتە کایەوە کە پێوتێ ئەدەبیاتی بەرگری دەبیاتی مەقاومە باشە ئەمە چۆن وەڵام بینەوە مەسەن ئەو جۆرە لە ژینگە دۆستی و مرۆڤ دۆستی و ئینسان دۆستی و ئەبەر چوزانم خوددا دۆستی وانە ئەکری بکەینە پاسایوەگەم پەیوەندی بەچیەوە بووە لەو ڕوانگەوەی کە ڕاستەوخۆ نەیتوانیوە دەفعی شۆڕشێکی کوردی چوزانم حیزبێکی کوردی ڕێکخراوێکی کوردی شتێکی لەو جۆرە بکە سەردەمەکە سەردەمی ئەوە نەبوویان ئەم جۆرە مامەڵەکردنە ئەدەبیاتی بەرەنگاری لەناو ئەدەبیاتی گۆرانی هەورامیا جۆرێکی ترە پرسیارەکە ئەمەیژێکێکە لە پرسیارە جوانەکان بەڕاستی ئێمە لە ئەدەبی مێژووی ئەدەبی بەرگری ئێمە چ ئەو کتێبەکەی کاک ئەوڵاگرین و چ دیدارەکەی ئەدەبی مقاوم ئەوەنە کۆن نییە بەڵام ئێمە ئەگەر تۆزێ بەرفراوانتر لە مقاومە قسە بکەین دیسان لای ئێمە زۆرترە لای ئێمە دەوڵەمەندترە بەو معنە ڕاستە و خۆیە نا شعرێک خوێن بخاتە کۆڵانێکەوە شعرێک چەک باتە دەستی زەلامێک و بینێرێ بەو جۆرە نامەسن ئەوە کاتێک دروزە بێ و ئەدەبە مقاومە ئەدەب ئەبێ بە تەغزیەی سیاسی ئایدۆلۆژی بۆ هەر دەستە و تاقمێک کە بە عینوانی ڕێکخراوێک یا شبه ڕێکخراوێک دروست کراوە و چەسانەوەکانە چۆنە قۆناغێکی کەەوە دەبی شۆڕژگەری ئەمەوە شۆڕشەکانیش ینی هەر شاعیرمان هەبوو تایبە بۆ ئەو ئیشە بەڵام ئەگەر لەسەر خودی مقاومە ئێمە لە چی بەرگری بکەین ینی بەرگری چییە لە چی بەرگری دەکەین ئەگەر لە تۆ کیانێکت هەبوو و خەریکە لە ناو ئەچە یا ژیانێکت هەبوو و خەریکە لە ناوەچە یا ئێستا نەمام ناشتن بەرگریە دەستکردنی تەڵانێک ئێستا نەمام ناشتن ینی شعر ئێستا هیچ ناکە ئەوەنەی کە سەیری چالاگوانەکانی ئێمە بکە لە ڕۆژەڵات و لە شوێنەکانی تر بزانە بەرگی مقاومەیان چییە چەکی مقاومەیان چییە و ئێمە لە کۆندا ئەگەر بگەڕینەوە بۆ هێڵە یارسانیەکە و ئێمە لەوێدا نمونەی زۆر چاکی شعریشمانەیە بەرامبەر بە لەشکری داگیرکاری و فکری لەگەڵ ڕێزمانی من علاقی نیە بە باوەڕداری منەوە یا بێ باوەڕی منەوە بۆ هەر شەپۆل و ئایدۆلۆژیایەک لەوێ هەمانە بەڵام بەو جۆرەی مەسەلەن کە شعری نێوان دوو جەنگە جیهانیەکەی ئەدەبی باشوور لە بەشە سۆرانێکا هەیەتی نا ئێمە دوای هاتنی شێخ محەممەد یوان لە شۆڕشی ئاگریەوە و ژیانی لە بیارە و عەبابەی لێدا و تیپێ لەو شاعرانە دروزەکە لەوانە مەلا حەسەنی قازی و بڵین لەم جەماعەتە شێخ بابە ڕەسوڵی بێدەنی و ئەحمەد موختار ئەوانیش بە سۆرانیە چونکە لەژێر تەئسیری زمانە تازەخی سلێمانیدان مقاومە لای ئێمە شێوازێکی کەی هەیە کاکسێ بەڕاستی ئێمە لە ئەدەبیاتی هەورامیدا لە گۆرانی هەورامیدا ئەسڵەن ناونانی شاخەکان بە میلۆدی ناونانی چەمەکانمان بە میلۆدی هەورامی و ناوناوی ژنەکانمان لە پاڵ ژیان دۆستی و ژینگە دۆستیدا جۆرێکە لە ئەدەبی بەرگری باشە تەبێ بڵێ ئەگەر من چوزانم درێژە بم بە تەسەورەکەت ئەوەی کە مەولەوی ئەڵێ تای بەڕزای شەنگ نەسای مۆغاران چواندنە پێچەوانەکان یان هەر ئەوەی کە گوڵ چۆن ڕووی ئازیز نەزاکەت پۆشان گوڵاوکە و ڕووی ئازیزەکەوایە ئەمەش ئەتوانین وەکو نمونەیە بەکاری بێنین من ئەمەوێ ئەگەر بەرگری بە مەعنا دژبەری بێ و وەستانەوە بێ بەرامبەر تەسلیم نەبوونی ژیان و ژینگە و بیرکردنەوەی خۆم لە ئەدەبیات و هونەر و گۆرانی و سروشتی هەورامیدا نمونەی زۆرە ئەگەر مەبەزەوە بەڵام ئەگەر مەبەز لە شێری بابە برام چەگەڵ گرن بێ بۆ نمونە ئێمە نەوان زۆر باشە دەستخۆش مامۆستاگیان وەک کۆتا پرسیارمە باسەکەم زۆرمان لەسەر دیوە ئەرێنیەکانی ئەدەبیاتەکە وت شتێک وەکو خەسارناسی مەسەن لە ناو ئەدەبیاتەکەی ئێمە هەبێەوەندەی کە لێکۆڵەرێکی باشی بوارەکەی ئەوەی کە پێوترێ خەسارناسی چوزانم جۆرێک لە نەنگییان ئەکرا وا بووایە هەرچەند ئەمە لە دیدگای مرۆڤەوە بۆ شاعری لەوانە پرسیارێکی قورس بێ من لە چەمکە ڕەخنەیەکەوە بۆی بڕوانین سەرنج هەیە لەسەرەوە بەڵێ هەر وەکو جەنابەت فەرموود لە ڕووی کەسیەتیەوە لەوە چە قرس بێ مەکێ سفر کەیت و کە بەڵام بەڕاستی دووبارە لە نەک لە ناو
بە شاورانەکە لە شعری کوردی شایانی لە مێژووی ئەدەبی کوردیدا لەوە سەد ناو نەیش بن زۆر کاریگەری بۆشایەکی ئەو تۆ نەکەوێتە ناو ئەدەبیاتەکەەوە اینجا چونکە مەهارەیەکی شخصیش بۆ جۆرێ لە خۆخاڵیکردنەوە بۆ هەموو کەسێ دەستی بۆ بردو بەڵام ئێمە دووبارەیەکی زۆرمان هەیەەوە بە تایبەت سەردەمی شعری خانەقایی و هاتنی مەولەوی و دەرکەوتەی مەولەوی ینی وای لێ هاتووە دەرەوەی خۆمان وازانێ هەر کەسێ مەردەنکردن بەردەنێکی پێوە بەوەتر شعرێکەوە هی مەولەوی کۆڵێک شاری لەو جۆرێکە لەو دووبارەی ئەو تێڕوانینەی دروست کردووە زایدەنەوەی کە بەشێ لە دۆستان ئەڵێن پەیڕەونەکردن و تێکشکانی زمان کە منەوە هەر زۆر بە خاڵێکی ئیجابی ئەزانم هەنێ دۆستکە بە خەساری ئەزانن و لە ناو ئەمەزمونە لە ناو خودی شاعرێکیشا دووبارەی هەیە لە ناو ئەزمموی یەک شاعریشا ئەکرێ مەسەلەن بۆ نمونە 15-20 بیتە شێعر لە مەولەویشا لابین و بۆشایی نەکەوێتە مەولەویەوە لە بێسارانیان لابین و بۆشاوی نەکێتەوە ئەوە ئەی هەندێک جار بڕێ شاعرە هەن مەسەلەن مەرامە شاعرەکان زۆر مەبەز و هەند تۆزەک لایانداوە لە بە بڵێن تەکنیک و جۆرەك لێ جوانکاری وانە مەسەلەن بۆ نمونە ئەوەندەی خەمی ئەوەت بێ دۆخێکی فارسی تێکەڵ نەبێت دۆخێکی عەرەبی تێکەڵ نەبێت تۆ لە بەرامبەرەمە شاعرێک گەنووسی و غەزەلێک هۆنیتەوە پێم وابێ ئەوەش ئەتوانین بۆ یەکێک لە نمونونەکان باسی بکەین بەڵێ بێگومان ینی ترس لە دەستدان و لە شوێن نەکەوتن و لە قسەنات نەسەر بەشێکە بەڵام بەگشتی ئەوەی کە حتا نمونی خانای قوبادی هێنرێتەوە لەو مەجالانەیە بەڵێ خانای قوبادی ئامانجێکی کەی هەبووە خانای قوبادی بە بڕوای من ئامانجی جۆرێ لە نەهزەتی میلیەک بۆ لە ناو ئەدەبیاتا بۆ بەرگرتن ناچار بۆ ینی ئەگەر بە بڕوای من خانە ئەگەر باسی مێرولەیەکیشی بکردایە هەر داستانێکی ئەنووسی باسی سون و کیسەڵەیەکیشی بکردایە هەر چونکە ئامانجی بۆ یەکەم جار زمانەکە هەستێنێت بەرامبەر بە فارسی مەسەلەن هەست بەو جۆرە لە خەسارەکەی لە شێعری خانایە زمانەکە لەسەرەوەیە بەڵام بە جۆرە با بڵێن چیەتێکی قوربانی چۆن بەڵێ هەست دەکرێت هەر داستانەکان مەسەلەن هەمان دید و تێڕوانین چۆن لە یوسف زڵێ خایە لە خسرە و شیرینی شا دووبارە بێتەوە لە چیدا بەڵام زیاتر ئەو مەبەستی بۆ چۆن ئەتەوێت تەمرینی زمان گرتن بە کەسێک قسە بکەی وەکو چارەسەری قسە بکە گۆلێنی هەتا ئەگەر جنێویش و پێوە ئەو جۆرێک وساز بەنسبەت کاتی بەرنامەکە و من شتێکی ئەو تۆ منەوە گەنا پرسیار زۆر ئەدەبیاتەکە بۆ خۆی پانتایەکی زۆری هەیە و پرسیارگەلێکی باش لە مێشمە دروزێ بەتابێت لە دوایوەکە گوێ لە بەڕێز دەگرن بۆ خاوەن و تایبەتمەندی و کەلام و جۆرێک لە شیرینی گفتارانی بەڕێستەوە ئەگەر وەک دواوتە شتێکی کوردە مابێت لە خزمەتای من سپاس بۆ بەرنامەکەی جەنابەت بەڕاستی لە ڕووینەوەیەوە شتێکی جیاوازەوە ئەوە نەیم تابعیش یەکەم هەز دەکەم کاریگەریەکی زۆری لە جۆرێ لە قوتابی وریا هەیە لە خوێنکاری وریا هەیە و ئەتوانن لەسەرم پرسیار و کەوانە بەجێماوانەی من و تۆ لە گوێگرتنا چەندین شتی باشتر لە کارەکەی ئێمەوە لە پرسیارەکانی تۆ لە وەڵامەکانی منیش باشتر بکەون بەسەریانەوە هیوادارم ئەوەنەی کە لەو کاتە لە خزمەتان نابووم خەڵکێکم بێزار نەکردەوە داوای لێبوردن لە هەر کەم و کوڕیەکەکەم بنەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانیژە لێریا بەم شێوەیە کۆتاییم باڵقەیم جارەی بەرنامەی بانیژەیەنا زۆر سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم سپاس بۆ میوانە ئازیزەکەم و هەروە سپاس بۆ کتێبخانەی هەژاری مکوریانی لە شاری هەڵەبژەی خۆشەویست تا بەرنامێکی تر و کاتێکی تر بەخواتان نسپێرم زۆر سپاس.